هەر لەگەڵ تۆڕی پامێرانمانە دەمێنینەوە بۆ ئەوی کە زانیاریان لێوەربگرین دەچینە لای پامێرمان شاخەوان محەممەد لە کەلارەوە بۆی بزانین لەوێ چۆن جەژن دەکرێت شاخەوان بەیانیت باش و سڵاوت لێبێت و جەژن لە تۆ لە سەرجەم هاوڵاتیانی کەلار و گەرمیانەکان پیرۆز بێ منەمێ بزانم لەوێ لە گەرمیان جەژن گەرم و گوڕە ڕەنج بەیانی باش و جەژنە پیرۆز بێت دیارە هاوشێوەی شارەکانی تر و یعنی عادەتەن دوای تاوبوونی نوێژی جەژن هاوڵاتیان سەردان و گەڕانیان بۆ ماڵان و گردن ئازای و جەژنە پیرۆزە و ئەوانە کورانەوە شتێکی وکو نەریتێکی کۆمەڵاتی بەڵام خۆڵبارینەکەی دوێنێ ینی ڕەنج تۆزێک جەوی جەژنی ناخۆش کردبوو ینی کەمترین سەردان و بەسەرکردنەوە هەبوو بەڵام بە شێوەیەکی گشتیش جەژنێکی خۆشتر بوو لە چاو جەژنەکانی چکە تۆزێک پلەکانی گەرمان نزم بوو بەڵام تۆزێکە خۆڵباری نەبوو ڕەنچە منم ڕۆ لە یەکشێک لە سنتەرە گرنگەکانی تەندروستی گەرمیانم کەویش سنتەری شتنی گورچیلەیە دیارە ڕۆ دووەم ڕۆژی جەژنە دەبینین کارمەندان و پزیشکانی ئەو سنتەرە لەم ڕۆژی جەژنەدا بە بەردەوامی عنی خزمەتی ئەو هاوڵاتیانەکەن کە بەمبەستی نیشتنی گورچیلەکانیان هاتوونی ئەنێمەیەکێکە لەو سنتەرانی ڕەنج ڕۆڵی گەورەی لە سنووریداری گەرمیان بێنیوە ینی هەم کارمەند و پزیشکانش لە کاتی کۆرۆنەشدا ڕەنج ئەم سنتەرەیانی بە بەردەوامی پزیشک و کارمەندی تەندروستی لە نەبڕاوە بەردەوام چارەسەری ئەو خەڵکانەیان کردووە کە سەردانی ئێرەیان کردووە من لەگەڵ دکتۆر کاروان محەممەد بەڕێبەری سنتەرەکە گفتوگۆکەم کاکاروان بەیانیت باش جەژنتان پیرۆز بێت ئەنی ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنە ئێوە هەم پزیشک و کارمەندەکان لە ئەرکدا دەبن شێوازی خزمەتکردنی ڕۆژانی جەژنتان چۆنە ئایەوەکو و ڕۆژانی ئاسا یاخود گۆڕانکاری بەسەرات جەژنی بیسەران و بینەرانی کورسات نیوز پیرۆز بێ ئێمە وەکو سنتەری گوشتی دەست کرد هەمیشە سنتەری گوشتی دەست کرد هەمیشە پێشنگ بووین هەمیشە ڕۆژانی عوتڵاتمان نەبووە پشومان نەبووە وەکو ڕۆژانی ئاسایی داوامی خۆمانەکەی ئەم نەخۆشانە بە معادلی پێویستیان بە شتنەوەی گورچیلە ئەبێ بۆیە ئێمەش ناتوانانی لیاندا بڕێنەوە سیستمیکی عالمی ستاندەرێکی عالمیە بێ هەمیشە ئەمانە هەفتانە دوو ڕۆژ یان سێ ڕۆژ بەپێی ئەو سیستمەی کە بۆیان دانراوە غەسلیان بۆ بکەین خزمەتیان بکەین بەڵێ ئێستادا چەند نەخۆشتانە ینی لە پێش جەژن چەند بۆ ئێستا چەندە یانێ ئەم عادەدەت زیادەکە وەکو ڕۆژانی ئاسایی چۆن ئێمە بۆ 15 غەسلەکەین دیسانەوە لە ڕۆژانی جەژنیشە ڕۆژانی پشوشە دیسانە بۆ شەوەیە خواتە بە معادلی ئێمە 15 بۆ 16 غەسل یاخود 12 بۆ 16 غەسلەکەین بەڵێ ڕۆژانە بەپێی ڕۆژەکان اختلافیە پێ جەدولەکەیە لە ڕووی پێداویستی پزیشکیوە دەرمان و چارەسەرەکان سنتەرەکەیەوە بەردەوامیانی ئەو گرفتتان هەیە ناخۆشببختانە ئێمە بە حکومۆی لە 2014 تا ئێستا سیستمێکی پێڵم سیستمێکی مەشروعی وەتانی کە لە بەغداد ئیمزا کراوە ئێمە وەکو سنتەری گۆشتلێ دەستکرد لە هەموو سنوورەکانە لە بەغداد و لە پارێزگەکانی تریشە لە کوردستانیش هەمیشە موادمان لێ نەبڕا هەمیشە ئێمە بتوانیمانە لە کات و ساتی خۆیان بتوانین غەسل بۆ نەخۆشەکان بکەین بە معدلی مشاکلی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ شتنەوەی گورچی لەمان نەبوو بەڕاستی بەڵێ دکتۆر شێوازی چارەسەرەکان لێرە چۆنە ینی ئەو شێوازەیە کە بە هەمان سیستەمی پارێزگاکان و شارەکانی تر لێرە چارەسەری ئەوانە کرێت کە بەمەس چارەسەر سەردانی سنتەری گورچی لێ دەستکردی کە ئەو ئامێرانە کە هەیە ئێستا ئەبینن لە کامێرەکانی خۆتانەوە ئەم ئامێرانە ئێستا ئەو ئامێرانە کە لە ئەوروپاش هەیە کە لە تورکیا هەیە ئەو سیستمەی کە ئێستا ئێمە بەکاریهێنین کەەوەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە شوێنەکانی تریش بەکارێت بۆ نمونە هەر نەخۆشێک 4 سعات لای کەمەوە ئەبێ غەستی بۆ بکرێ باشە ئێمە بە معدلی ئەو ئامێرە و ئەو پێداویستی و ئەو شێوازی تەعاملەی کە لەگەڵ نەخۆشە لە ئەوروپا و لە وڵاتەکانی تریش ئەکرێ ئێمەش دیسانەوە ئەومان پێڕەو کردووە بە پێی ستاندەردی عالەمیە بێ بڵێ دکتۆر کۆتا پرسیارم بە معدلی لە ساڵێکایەوە چەند چارەسەرتانەیە و چەند کەس ئەگەر بە ڕێژەیش بێ سەردانیەوە بە معدلی ئێمە 2500 بۆ 3000 ششتنەوەی گورچیلاکەین لە سنووری گەرمیانە لە ساڵێکدا ینی ئەو عادەدەت زۆر نییە هەستاکە ئێمە لە 2011 و کەم سنتەرمان کردوێتەوە تقریبا ئامارەکەەوەی کە ئێمە پێداچنەمان بۆ کردووە لە ژێر ستانداردی عالەمیەوەیە تقریبا ستانداردەکە عالەمیە مەتە شتێکی نۆرمەڵە ئەگەر ئێمە بە معدلی
کە ئەو نەخۆشانی کە هاچوو ئێماکەن کە لا ئێمە جەدولیان هەیە و سیستمی شوشتنەوەی گورچلیان بۆکەین ئێمە لا ئێمە داخڵن فیلیان بۆ کراوە بە معدەلی 30 بۆ 35 بۆ 40 نەخۆشە قەت نەخۆشم قەت نەگەشتۆتە 50 نەخۆش واتە ئەم 50 نەخۆشە بە معدەلی هەفتانە دێنەوە ئێمە خۆشبەختانە ئێستا 12 جیهازمانێ سنتەرەکەمان فراوان کردوتەوە توانیمانە ڕۆژانی خانەقین و ناوچە دەبڕاوەکان هەمان لە خۆمان بگرین توانیمان لە خانەقین سنتەر بکەینەوە کادرەکانی بێنە تەدریب و ئەوانیان بۆ بکەینە لە بەرنامان هەیە لە دووز لەگەڵ هەندێک گروپە قسەمان کردو لەگەڵ بەغدادا قسەمان کرد لە دووز بیکەینەوە کادرەکانیان دکتۆرەکانیان دێتە ئێمە ئەتوانین ترێنینیان بۆ بکەین تەدریبیان بۆ بکەینەوە هەم لۆد لەسەر سنووری گەرمیان نامێت لەسەر کەلار نامێنێ هەم دەستکەوتێکی باشە نەخۆشەکان بە معدەلی ماندوو نابن هاتوچۆ و ئەوانە چکە بە معدەلی ئەم نەخۆشانە بەڕاستی خۆتان نەزانن ماندوون چکە بە مادەی فشاریان بەرزە یاخۆش فشانە دابەزی یاخۆ دۆزێکی تەندروستی ناجێگیریان هەیە تەنگە نەفەسە بن بەڵێ زۆر سپاس دووبارە جەژنە پیرۆز بێ بەڵێ ڕەنج ینی جگە لەوەی کە لە ناو سنووری قەزای کەلار چارەسەری مەسەن ئەو هاوڵاتیانە کرێکە بۆ شتنی گورچی لە دێن خانەقین جەلەولا خورمات و کفری عنی ناوچەکانی تر ئەنێمە یەکێکە لەو سنتەرانی کە بەشێک لە پارێزگای دیالەش ینی هەر سەردانی ئێرەکەن بۆ بەردەوامی ئەنی ئەو چارەسەرانی کە لە ڕۆژانی جژنە ڕەنج ئەگەر کاتم دێتی ئامارەکانی جژنش دوێنێ نزیکەی 163 نەخۆش بامبەستی چارەسەر ینی چارەسەری خێرا سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژاریان کردووە یەک هاوڵاتی گیانی لە دەستداوە 5 ڕووداوی هاتوچۆ بووە 37 کەس بەهۆی خۆڵبارین و تەنگە نەفەسیەوە ڕەوانەی نەخۆشخانە کراون و بە چارەسەریان بۆ کراوە. دەستخۆش بۆ شاخەوان محەممەد پامێری کورساد نیوز کە لە کەلارەوە لەگەڵمان نبووی ئەو کارمەندانش کە لە سنتەری گورچیلەی کەلارن لەگەڵ پزیشکان و کارمەندان ماندوو نەبن کە لە ڕۆژانی جەژنە لە خزمەتکردنی هاوڵاتیان بەردەوام بە تایبەتی و هاوڵاتیانەی کە پێویستیان بەشتنەوەی گورچیلیان هەیە چونکە ئەوە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە بۆ ئەو کەسانی کە ئەو نەخۆشیان هەیە ماندوو نەبوون و دەستی ئێوەش خۆش بێ.